و ماوەیەکی تر بە تەمام شتێکی تریش بکەین کە دۆدرمەی برژاو دانینەوە شتێکی هەر زۆر جیاوازە. گەرم نییە بۆ ئەم فەسڵە وەسایە من؟ نا زۆر گەرم نییە. تۆشی پێ باکەی. هەم دێت مەسەک ئەوە بارانمان بارانێ؟ بەڵێ ئێمە فستاقەکەین بەناو محەلەبیەکەوە نەدەست بەرزەکەینەوەکەین مەسەر محەلەبیەکانەوە تایبەتیەکەین قسێکیش دروست وایە بیبارێنە کەسانێکیشە بۆ هاو بۆ لای منەی کاکە بیوەرێنەوەتم با بە خۆدارتو نییە چی بوەرێنم لە خزمەتان ناوم. ئەوە ڕۆی چەند جاراواکەی؟ وەڵا زۆر جارێ ئەمڕۆ هەموو ئەمڕۆ دەستمە ئاسمانەوە نا بەس مەسەلەن ئەو نە حەزم لە ئیشەکەی زۆربەی شەوەکان ئێستا هەموو ئەم شەو شیرینی دروست کردووە لە خەومە یعنی معەدەلەوە ئیشمە ئەو نە حەزم لە ئیشەکەی بەدەم خەویش هەر خەریکم بەدەم خەوە بە شیرینی ئەرە وەڵا معەدەل ئێستا هەموو ئەم شەو لێرە بووم کەرێکی شیرینی دروستکردن بووم. خۆ لەناو شیرینیایی ڕۆژی چەندێک شیرینیە خۆی؟ وەڵایی زۆر لەبەرەی زۆربەی شیرینەکان خۆم دروستێکم تێستێکم کارمەندەکان دروستێکە نادەی وەرە لێی بخۆ هەرەی خۆم زۆرم حەز لێیە باشم زۆرم حەز لە شیرینیە جا شیرینی بۆ دڵ باشە هەر کاتێک بێت تاقەت بوویت جەوت نەبوو پارچێک شیرینی بکۆ جەوت دەگرێتەوە. کەس شەکرەیە بوو دایتمانەیە شیرینی دایتمانەیە بابی خوات ئەویش بێ شەکرەوە بە کرێمێکێکین تایبەتە. باشە من نرخی چەنە قاپێشیوە؟ ئەمە قاپێکی ئەوە نرخی تەنها 6,000 ئابێ بیخۆیت ئەی تەبعەنە وایە جا ئەم خرمە لەگەڵ مێش کاتێکەڵاوە بەکەی خۆی بەس خرمەیەت خۆشە گەرم نییە جا ئەمە زۆر جا ئەمە بە شێوازێکی تریش ئەیکەین بە جارێ دۆدرمەکەمان حازر نییە لەگەڵ ئەمەیە بە دۆدرمە ئەیکەین و ماوەیەکی تر بە تەمام شتێکی تریش بکەین کە دۆدرمەی برژاو دانینەوە شتێکی هەر زۆر جیاوازە. دۆدرمە بە برژاوی؟ بەڵێ دۆدرمەکە برژێنی با بیکەین و کاتە کەسانێک ئەزانن چۆنە. ئەمە یەکەم کەسیشی کەکوێ لەم قسە بێت با بیکەین ئەزانین چۆنەکرێ. تۆ دۆدرمە ئەی بەستێ ئەوەی قیتەوە سەر ئاگەر ئێمەی برژێنین.